دێ هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتا تربا لە دڵمان بێ تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزانە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی بۆ قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزانە ڕووی هەمووان لەگەڵتە دێ هەتا هەنگاو لەگەڵمان دێ بە زمانی گەشا پێدەن بەڵمانەکەی کەروانێکی بەرەو ماڵی خۆرمانەبەی ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بستین بۆ پەنجەی قوتەبیان ئێمەش هەتوین تا لە پرشنگی خۆری جوان وشەی نوێ بستین بۆ پەنجەی قوتەبیان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتا ترپا لە دڵمان بێ لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێ لە دڵمانی هەتا ترپا لە دڵمان بێ تۆ زانستی تۆ پەروەردەی وە قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزانە ڕووی هەمووان تۆ زانستی تۆ پەروەردەی وە قوتەبیان تۆ ئەو مەڵەی دەرگەت وەزانە ڕووی هەمووان لەگەڵتە دێن هەتا هەنگاو لەگەڵمان بێ هاتووین ئاسوودەی بێنین لە جێی ئەزار خەمێ لە بەین خەندەیە بدەین لە ڕوخسار تێکۆژین لەو پێناوە بەبێ وچان تا قوتەبیان ئەبن بەسەر مەشقی ژیان تێکۆژین لەو پێناوە بەبێ وچان تا قوتەبیان ئەبن بەسەر مەشقی ژیان لەگەڵتە دێن